بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان بۆ بۆنەیەوە بە ئامادەبوونی ژمارەیەک لە بەرپرسانی حکومی مەراسیمێکی ڕێخست و تێیدا سەرۆکی دەستەی دەستپاکی ڕایگەیان قەیرانی دارایی بۆتە هۆکارێک بۆ زیادبوونی گەندەڵی لە هەرێم. ئەوەشی ئاشکرا کرد تا ئێستا دەستەی دەستپاکی 42 حاڵەتی گەندەڵی ئاراستەی دادگاکان کردووە بۆ یەکلاکردنەوە و دادگاییکردنی تۆمەتباران. ئەو داتایە بۆ ساڵی 2016 ئێمە ئێستا لە هەر سێ پارێزگای هەولێر سلێمانی دهۆک 180 داوای سزاییمانەیە. ئەو قەزیانەی کە ئەم ساڵ بۆ یەکەم جار کە لە هەرێمی کوردستان 34 قەزیە ڕاوانی دادگاکان کراون. ئەگەر بەراوردی کەین بە ئیشی تقریباً 2 ساڵ و چەمانجێک کەمتر لە ئیشی تاحقیق لە سێ پارێزگایە پێمان وایە سەرەتایەکی باشە و کۆی گشتی حالەکان ئێستا گەیشتۆتە 42 قەزی ئیحالە لە 1-2 مانجی ڕابردوو دوسێ دانیشتنی بە فعلی لە هەولێر و لە سلێمانی و چەند ڕۆژی داهاتوو لە دهۆک دەست پێ دەکات. هەر لەو مەراسیمەدا وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی حکومەتی هەرێمی کوردستانی بۆ بنبڕکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان خستە ڕوو بۆ ئەوەش ئاشکرای کرد حکومەت لە ڕێگەی چاکسازی لە ڕووی کارگێڕی و کارگێڕی دارایی و شەفافیەتەوە ڕوبەڕووی گەندەڵی دەبێتەوە. ئەوەشی خستە ڕوو جێبەجێکردنی ستەمی بایۆمەتری بۆ تۆمارکردنی فەرمانبەران و پێدانی کەرتی کارەبا بە کەرتی تایبەت و هێنانی کۆمپانیای تایبەت بۆ چاودێریکردنی داهاتی نەوت. ئەو هەوڵانن کە حکومەت دەیەوێت لە ڕێگایەوە گەندەڵی بنبڕ بکات و چاکسازی ئەنجام بدات. حکومەتی هەرێمی کوردستان پشتگیری دارایی بۆ کەرتی کارەبا و سوتەمەنی ڕاوەستان و لە پێناو بەڕێوە بردنێکی باشتر و کاراتری ئەم بوارەش حکومەت وەک لە زۆر وڵاتە پێشکەوتوەکاندا ئەو دوو بوارە دەداتە کەرتی تایبەت تاکو لە ژێر چاودێری و سەرپەرشتی حکومەتدا بە شێوەیەک لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێت و بەڕێوە ببرێن و لەسەر حکومەت بوجەی گشتی نەبنە بارقورسی. هەر لەو مەراسیمەدا کە بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ڕێکخرابوو دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان جگە لە خستنە ڕووی ئامارەکانی گەندەڵی لە هەرێمی کوردستان و چۆنێتی ئاشکراکردنی ئەو ڕێگا و میکانیزمانشی خستە ڕوو کە دەکرێت بەهۆیەوە گەندەڵی لە هەرێم بنبڕ بکرێت. سیرۆن حوسێن، کورسان نیوز، هەولێر.